ڕێفراندۆم لە نێوان ئەنجامدانی و پێداویستیەکانی ئەمە ناونیشانی دیبەیتی دەستەی یاساناسان لە قیسۆران بوو کەوا بۆ بەشێک لەلایەنە سیاسیەکان و چاودێرێکی سیاسی ئەنجامیاندا بوو. تیایدا لایەنە سیاسیەکان لە دیدی خۆیان خوێندنەوەیان بۆ ڕێفراندۆم کرد. ئێمە وەکو لە قیسۆرانی دەستەی یاساناسانی کوردستان کە ڕێکخراوێکی پیشەیی یاسایی کوردستانیە هەستاین بە ئەنجامدانی دیبەیتێک بۆ بەشێک لەلایەنە سیاسیەکان هەروەها دەستگای ستاندەرمان میوانداری دەستگای ستاندەرمان کردبوو تیایدا تیشی خرایە سەر پرسی ڕێفراندۆم لە نێوان ئەنجامدانی و پێداویستیەکانی دیبەیتەکە بە ئامانجی ئەوە بوو کە ڕۆشنبیری یاسایی لەسەر ئەم پرسە نیشتمانیە بە ئامادەبووان ببەخشێت. ئەگەرچی ڕێفراندۆم مافێکی سەرەتایی گەلانە بەڵام لە ئێستا بۆتە ئەو باسەی کەوا زۆرترین مزایداتی پێوە دەکرێت لە هەرێمی کوردستان لەلایەن چەند لایەنێکی سیاسیەوە. یاساناسان پێیان وایە دوای 26 ساڵ لە حکومڕانی لە ڕووی زەمەنیەوە سەرکردایەتی کورت ئەخیرە سەرڕای ئەوەی چەندین دەرفەتی زێڕینیان لەدەستداوە و پێیان وایە ڕێفراندۆم پرسێکی یاساییە و نابێت لە ڕووی یاساییەوە هیچ کەڕێنێکی تیابێت. لە ڕووی زەمەنیەوە تاخیرین چکەمە 26 ساڵە لەو هەرێمی کوردستانە دەسەڵاتمان هەیە و چەندین دەرفەتی باش هاتوتە پێش دەمانتوانی باشتر استفادە لێ بکەین. ناوەکانی داهاتوو حەق خۆیانە گلەی لە سەرکردەکانی ئەم سەردەمە بکەن و چۆن گلەی لە هەندێک سەرکردەی تاریخی دەکەن کە هیچیان بۆ کورد نەکردووە ئێستا زیاتریش شایانی گلەینە. بەڵام پێداویستەکانی ڕێفراندۆم سەرەتاترین پێداویستی ئەوەیە کە ئێمە بە یەک ڕێزی نیشتیمانی دەستی بدەینێت چکە ئەمە پرسێک نییە پرسی حیزبێک و دوو حیزب بێ پرسی هەموو میلەتە بگرە پرسی نەتەوەیە بۆیە دەبێت یەک ڕێزی نیشتیمانیمان پارێزرا بێ. سەبارەت بە ڕێفراندۆم طبعاً ڕێفراندۆم تەنیا بۆ بابەتێکی دیاریکراون نییە و لە عورفی دەولیدا چەندین جار باسی لێوە کراوە چەندین جار ئەنجام درراوە هەندێک جار سەرکەوتنی بەدەستهێناوە هەندێک جار فەشەلی بەدەستهێناوە بۆیە ڕێفراندۆم بۆ ئەو بابەتانەیە کە لەنە دەستور باسی لێوە نەکراوە یاخۆت لە ناو یاساکان باسی لێوە نەکراوە و بڕیارێکی لەسەر نەدراوە لە پەرلەمانەکان بەداخەوەی هەستی پێ دەکەین مەسەلەی ڕێفراندۆم زیاتر وەکو مزایداتێکی حزبی وەکو دروشمێکی سیاسی دێتە بەرچاو نەک وەک ئامانجێکی نیشتیمانی نەتەوەیی پیرۆز بۆ ئەوەی ئێمە بتوانین ڕێفراندۆمێک ئەنجام بدەین کە تێدا خەڵکی کوردستان مۆفەق بن و دەرەنجامی ئیجابی هەبێت پێویست دەکات هەموو لایەنە سیاسەکان بەبێ جیاوازی کۆک بین یەکدەنگ بین لەسەر ئەنجامدانی ئەو ڕێفراندۆمە و ئەو ڕێوشوێنانەش دەستنیشان بکەین کە ڕێفراندۆمەکە تێدا بڕیاری لێوە دەدرێت. یەکڕیزی و تەبایی نێوان لایەنە سیاسیەکان و کاراکردنەوەی پەرلەمان و دروستکردنی پەیوەندیەکی توندوتۆڵ لە نێوان حکوومەت و هاوڵاتیان و دەستنیشانکردنی ڕێوشوێنێکی گونجاو بۆ چۆنیەتی ئەنجامدانی ڕێفراندۆم هەموو ئەمانە پێداویستیەکانی ئەنجامدانی ڕێفراندۆمن کەوا پێویستە بەر لە ئەنجامدانی بێنەدی ئەگەر ناڕێفراندۆم لە هەرێمی کوردستان لە جیاتیەوەی سوودی بۆ خەڵکی هەرێمی کوردستان هەبێت بەلایەنی نەرێنی دەشکێتەوە. ئازاد ئۆمەراوی کەناڵی ئاسمانی پەیام قەزای سۆران.